بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين خۆشەویستانم خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان خۆتان ئەزانن کە ئێمە کەوتوینە کۆتایی ڕەمەزان، واتە دەشەوی کۆتایی ڕەمەزان. ئەم دەشەوی کۆتایی ڕەمەزانە لە فەرمودەیە هاتووە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لەو دەشەوەیە مێزەرەکەی تو نەکرد و خۆی گورجە کردەوە بۆ عیبادەت، بۆ مانایی کە ئەم دەشەوە دەشەوی زۆر گرنگن و لە فەرمودەیە هاتووە کە خوای پەروەردگار لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە یاخود با بڵێن لە دە ڕۆژی کۆتایی ڕەمەزانە بەقەدەر هەموو ڕەمەزان لە خەڵق خۆشە بێ. بۆیە ئەم دەشەوە یاخود با بڵێن ئەم دە ڕۆژەی کۆتایی ڕەمەزان دە ڕۆژی زۆر گرنگن، نابێ ئێمە بە حەوانتە لە لامانەوە بێن و بڕۆن، بەڵکو ئەبێ ڕاستەکەی عیبادەتیان تیا بکەین و تەمەنا و دوعایان زۆر تێدا بکەین بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لەوانەما حسابکە کە مانجی ڕەمەزان بەسەریانە ڕائەبوورێ و خوای پەروەردگار لیان خۆش بووە. دیسان لە خوای پەروەردگارە پاڕێنەوە خوای گەورە خوای جان لە بەخشراوانی مانجی ڕەمەزانمان حساب بکەی، ئەم ڕەمەزانە بوو بێ بە کەفارەتی گوناهەکانمان ئینشاءالله. خۆشەویستان لە بەرنامەی ڕابردووە پندێکم باس کرد، ئەویش ئەوە بوو کە ئەوەنەی دەیڵێمەوە بۆ خۆم دەچم و دێمەوە، بۆ مانایی کە هەندێک جار ئیش ئەدرێ بەسەر کۆمەڵە خەڵکی کەم تەرخەمە یا خەڵکی کە تەمەڵە یا کەسێک کە مەسەلەن جوان ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکە، ئەوەنەی پێڵێن و پێڵێنەوە کەسەکە بێزارەکە، واتە ئەڵێ ئەگەر ینی خۆم بچوومایە و بەهاتمایە و هەرەوە نەم پێچوو کە لەگەڵ تۆە مەسەلەنەوە بە تۆم بوتووە. بۆیەوە زیاتر مەبەستی ئەو کەسانەیە کە کەم تەرخەمیەکەن لە ئیشوکارە و ئیشوکارەکانیان ڕناپەڕێنن واروها تەماڵیەکەن، بۆیە ئەوە نام پێ وترێتەوە بەرامبەرەکان بێزارەکەن و بەرامبەرەکان ئەڵێ ئەوەندەی بە تۆمەوت خۆمە چووم و ئیشەکەشمە کرد و ئاهاتمەوە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە گوندی کەچەڵین، گوندی کەچەڵی کە دوایی لە ناوەکە شێپرسین لە چیەوە هاتووە. گوندی کەچەڵی لە ناو عشیرەتی شێخ ئیسماعیلیە، یاخود با بڵێن لە پایتەختی شێخ ئیسماعیلی لەم ئێوارەیە. هیوادارم کە بەرنامەی ئەم ئێوارەیەمان گوندی کەچەڵی بە جۆرێک بێ کە ڕاستەکەی دڵی ئێوەی پێخۆش ببێ و هەروەها ئێوە لە بەرنامەکە ڕازی بن. فەرموو با ئەم ئێوارەیە لە کەچەڵی بین. بێ ئەبێ گوڵەکان سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام. هەی ئافەرین بۆ تۆ ناوت چییە؟ من کاڵێ. کاڵێ؟ چۆنیت؟ باشم. ئەو بە بۆنێ چی ئاوا خۆگۆڕیوە و جلی کوردی لەبەر کردووە؟ بۆیە تۆ هاتی. ئای سوپاست دەکەم، من زۆر سوپاسی تۆەکەم. ئافەرین. ئەی تۆ ناوت چییە؟ مینە. مینە؟ تۆش زۆر جوانی، وەکو گوڵی مینا جوانیت. باشە. کاڵێ؟ ئەمە خوشکتە؟ باشە. کاڵە خوشکەکە خۆشە بێ؟ بەڵێ. چەندت خۆشە بێ؟ هەموو؟ زۆر باشە. هەموو خۆشە بێ. ئەی ئەو کاکەیە چیتە؟ ئەو کاکەیە هاوڕێمە. هاوڕێتە؟ ناوی چییە؟ ناوی محەممەدە. محەممەد. ئەی ئەو کاکەی تریان ناوی چییە؟ ئەحمەد. ئەحمەد؟ ئافەرین. کاڵێ بزانم بۆ ئێمە چی پێشکەشی بینەرانەکەی؟ چیمان بۆ ئەڵێی؟ الحەمدولله. الحەمدولله یعنی سوورەتی فاتحە. دێ بۆمان بڵێ. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستقيم الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. آمين. تۆ پێم بڵێ لە مەکتەبی؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ یەک. لە پۆلی یەکی؟ یەک ئەوە نەیە؟ ئەی ئەوە نەچەنە؟ دوو. دوو.
ئافرین ئافرین ئەی ئاوا چەنە ئەوە حەو ئافرین ئافرین ئەکاتە حەوت باشە با جارە هی نیشتان بەمێ دەی تۆش دەی ئافرین ئافرین ئەو بۆ تووڕێیە تووڕێی تۆ محەممەد بۆ تووڕێیت ها تووڕێیت ئەدەی ئەی تۆ ناو چی بوو تۆ ناو چی بوو ها ئەحمەد محەممەد براتە ئەحمەد ئەم ڕسمی خۆتە بە بلووسەکەتەوەیە چێ بووی کردیەوە مامەیەک باس مامای ئیقبال سوپاست کرد نا بۆ سوپاست نەکرا ئەو شتە جوانەی بۆ دروست کردویت ها قەی ناکە دوای بەرنامەکە سوپاسی کە باشە باشە یا لە تەلەڤیزۆنەکەەوە سوپاسی کە باش تۆ نەچوویتە مەکتەب ناچوومە نەچووی ئەی کەیەکی بۆ مەکتەب ساڵێتت حەزت لە مەکتەبە ئافرین بۆ تۆ دەسەلامێکیش بۆ بینەران بکەن دێ با بەیەکەوە دەی کاک حاجی محەممەد سەلام عەلەیکوم عليكم السلام چۆنی قوربان دەنگ و باسە تەندروستیت والله خوا بەزای باش باشە ئەی چ دەکرد بەم هێنەوە بەم جەوەڵەوە والله وەم جەوەڵۆ ئەوە بیر لێ دەینها لەکوێ ئەوە تەماشای ئەومەکە خۆ توانای ئەومە نییە بچم بۆ لای خۆ باشە لە جێوەی کە ئاوە بەم جەوەڵ هەڵگەڕێ ئاوا بەو دەشتانی ئابڕ باشتر نیە کەوانم ئەو بەردەستە ئەو پاڵم و بەردۆ دانیشم و ئیدەن ئەوە بابزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەخوا بەزایە باشم لەخوا بەزای ئەرە وەڵا شکر باشی وەڵا لەخوا بەزای کاک حاجی تۆ هەر لەم کەچەڵیە لە دایک بووی وەختی خۆی لەم کەسەڵێ لە دایک بوو ینی مناڵیش لێرە بووە بەڵێ مناڵیژم لێرە هەر لێرە بڵێ خێزانت پێکەوە ناوە بەڵێ کاکە حاجی لە قەدیمەوە وەختی خۆی ئێوە ئێستا واز لە ئێستا بێنە کە ئێستا ما بینین ئەو دەشتێکی پان و بەرین لەبەر مانایە هێندێکی وەردە هێندێکی دەغڵودانە بەس قەدیم ئێوە لێرە چیتانە کرد وەڵا لێرە ئێستا هەر بەهاری لێ لە تاوبی ئاوی ئەڕۆین و لێرە نێماین واتە گەرمێن و کوێستانتانە کرد ئەرۆڵا گەرمانی کوێستانمانە کرد و ئەشین بەدە و شانەری ئاویتیا و کەپرمانە کرد و لە دەوارە و ئەرۆڵا باشە ئەی بابزانم زرعات چیتانە کرد وڵا زەعا هە گەنم و جۆ گەنم و جۆ و نۆک و زیاتر فەلاحەتیتانە ئەرۆڵا هەر فەلاحەتی و حەیوانداریمانە کرد و حاجی محەممەد فەلاحەتیتان چۆن پێکەیەنە وڵا هەر وەداست خۆ دەڕاستنەوە وەداست درۆمانە کرد و وەگا گێرەمانە کردەمان کوتا و حتمما شنتانە کرد شەنمانە کرد و باشە جاری وا هەبوو بە هەفتە ڕاوەستان بانە هات باشن وەڵا بانە ئەرەوەڵا بانە ها دوعامانەکە خۆی گیان بامان بۆ بنێری ئەرەوەڵا باشە شەنت ئێستا نەماوە شەن و سێلکرد نەماوە وڵا شەن و سەرکەکەم هەرماوە پاڕۆکان هەرماوە کە پێم گەرمەکەم پێ زرگانەوە هەرەوەڵا هەرماوە کاک حاجی گوتت بەگا ئەرزمانە چێڵە ئەرەوەڵاوەگا ئەرزمانە کێڵە ئەم ئەرزی شارە زورە بەگا لە بنا هات ئەرەوەڵا وەڵا هین ئێمە باش و ینی هەرێز و مەرێز و چتی نەو باشە بۆ خۆتان لەم گوندی کەچەڵیە گاتان هەبوو ئەرەوەڵا گامان بوو ئەرەوەڵا هەموو ماڵە جووتەگایکی هەموو ماڵە جووتەگایەکی بوو ئەرەوەڵا کاک حاجی ئەی وتت بەدا زەمان دووریەوە ئەی جاران هین هەبوو دەستاو هەبوو دەستاو ئێوە دەستاومە بەست هاوکاری یەکتریانە کرد تۆ لەگەڵی چکچوو ئەوش لەگەڵ دەی ئەمە ژەمان کرد یارمەتی یەکتریمانەدا ئەرەوەڵا کاک حاجی لە هەندێک شوێن بەس لە کاتی سەپانی و سەرخەرمانە بەس نان و دویانە خوارد ئەرەوەڵا هەر نان و دۆ دەخۆ بەخوا نان و دۆکەی و ئەو کاتە لە پڵاو گۆشتەکەی لە خۆشتر و ئەرۆ ئیشتە کرد و ئەو کراسۆ چەندێ سپی ئەو ناوشانە ئاوە سپیوەنی ئارق دەرەدا نەخۆشی هەر نێرد وڵاخە بەرزە و ئەوانەتان نەبوو وڵاخە بەرزەمان بەرەوەڵا هێسرمان بوو ماینمان بوو ئەرەوەڵا ئەی کوتت هاوکاری یەکتریشمانە ئەرەوەڵا هاوکاری یەکتریشمانە کرد و یارمەتی یەکتریمانەدا لە درەوە لە کێشا لە گێرا لە شەنە یارمەتی یەکتریمانەدا ئیسە ئەم زەمانە نەو هەرەوەڵا زەمانەی ئەوسا چاک و ڕەحمێت بوو ڕیچەرم و قەوری بوو ئیسە یەکیا من ڕیشم چەرم و قسەکەم بۆ کینێ گەمم پێیەکە
ئەوەڵا گەمە پێەکە کاک حاجی فەرمو هینێکەیە پندێکی کوردەواری هەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شاکاری پۆست هەم شکاری پۆست ئافرین طبعا من هەڵم خوێندەوە هەم دیداری دۆست هەم شکاری پۆست وایە مەبەستی چییە کاک حاجی ها وەڵاوە نادەم بەسەکەی ئەوە کە سەر بێی لە قەوم و کەس و خوێش و ئەوانتە و سەریان لێ بیت و بە سەریان کەیت و ئەوەیە دەست خۆش بێ شکار پۆشت هەم دیار دۆست هەم شکار پۆست ئەرەوەڵا دەست خۆش بێ زۆر جوان بوو دەست خۆش بێ کاک حاجی جان خی گەورە مەفەقت کایخوا کاک ئەحمەدجان سەلام عەلەیکم عليك السلام وسەر چاوەکەم بەخێر بێن یاخوا سپاس دەکەین با سەرەتا لە ڕەمەزان بپرسیم بزانین وەزع لەگەڵ ڕەمەزانە چۆنە سپاس بۆ خوا گیان باشین لەگەڵ ڕەمەزانە و لە 15 ساڵیم و بەرەو خوارە تا ئیساتی حل لەگەڵ ڕەمەزانە بوو ینی لە 15 ساڵیەوە الحەمدلله ڕۆژوو نەخواردووە وڵی لێم خواردەوە بڵێم حل لێم نەخواردوە تێی کەوتووە بین بین ئەینا ئیتر ساڵێکیش نەخۆش بووم نەمگرتووە فیدەم داوە کاڵی لەگەڵ ڕۆژوە باشم مەبەست چییە باشیت وڵی مەبەستم وی خواگیان ڕەحم پێ بکوەکو لەم دنیا ئاوا بەم شەوە ژین لەو دنیا ئیشەڵا خوا دەرومان لێ بکاتەوە بەتەکید بەهشتمان بۆ دابی بکاو بەتەکیدی شەڵاخوای گەورە پاداشت پشت بەخوای گەورە پشت بەخوای گەورە مەبەستم وەیە ئیوا هەیە کاڵێ باشم مەبەستی ئەوەیە نەتینوە بێ نەبرسیە بێ هەشاڵێ باشم سیحەتم لەگەڵ یا باشە تینیشتەوێ و برسیشتەوێ و هیلاکی ژەبیت و ئەبێ پێی دابیت لەبەرەوەی کە تۆ برسی بێ و تینی و بێ فەقیر بکوێتە بیر زۆر باشە باسی فەلسفەی ڕۆژوە دەست خۆش بێ با بزانم ئەی بەچیوە مەشغوڵی وڵا فەلاعەتەکەین و بڕێ وڵاخمان هەیە و ئابەوە مەشغولین تۆ فەلاحەت چیەکەی گەنمەکەین و جۆەکەین و کاڵک و ترۆزیەکەین و ساڵانی پێشوون و نۆکمانە کرد و نیسکمانە کرد و پاقلەمانە کرد و بەس ئیسە ئەوانە ناکەین هەر کاڵک و ترۆزیەکەین با بزانم جۆڕەش یا جۆی سپی جۆی سپیەکەین ئێمە جۆڕش لە وڵاتی لای ئێمە ساڵێ 2 ساڵ دوای سپێوێتەوە ئیش جۆری گەنمەکان بزانم چ جۆرە گەنمەکە وڵا ئارازەکەین و سلێمانی دووەکەین و ئەمجا ئەم گەنمەی ئیمساڵ داهاتوە ئۆکرانیە مۆکرانیە ئەوەکەین و نەوەیەکە بوو پیانەگوت قانەهاری پیانەوە قەنەعاری و پیانەوە مەکسیبا و پیانەوە گەنمە مووسڵی و گوڵڕەشێک بوو گوڵڕەش بوو ساڵان بەیسە ئەوانە تۆبراو کراون ئێستا بە زۆری ئاراسەکرێوەنیە زۆری ئارازەکرێ ئەم سلێمانی دووە ئەو ئاراسە بۆ لای ئێوە بڕشتی چۆنە بۆ لای ئێمە بڕشتی زۆر چاکە بەس یەک عیبی هەیە ئەگەر تۆزیە تاخیر بووە دەڕاستە ئەوەرێ با ئای وەرێنێ ئەینا بڕشتی هەیە و خۆڕەسیژە بژار وشتی زۆر نییە وڵایدە بژار دەرمانیەکەین بە هۆڵدر و بە مکافعەکەین حەچی گیایەکەی بابزانم کاڵک چ جۆرە کاڵەکە کاڵەکی دێمی حتمما دێمیە دەیمێ خۆی ڕووبارمان نییە ئەو بیرانە نەبێ جاران کاڵەکیی کوردی هەبوو کە تۆوێک هەبوو تۆوی کوردی کە ئەوانەکە ئیتر ڕوشە دەرەچوو ئیتر دەرەچوو خواوەچیلی ئاان کرد ئێستا تۆوەکان جیاوازن وڵ ئایسە تۆوەکان دوسێ تۆدا هاتۆ یەکێژەوە جەنێەوە یەکێژە نازانم ئەوە چییە و ئەوە ناکەم جەنە بۆ ئاویەوێ بۆ لا ئێوە نابێ ئاویەوێ بەزیتر ئەیش بێ لە شوێن تەڕابێ شوێنێک ئەوە مەسەلە عرزەکەی دەمتەر بێت تۆزێ زووبی کەیبارانی دوان لێ بووە ئەبێت باسیەوەت کرد کوت گەنمەکەش کورد بڕشتی باشە بزانام یەک و چەند دەیبڕێ عادەتەن وڵی ئەم وڵاتەی ئێمە بە خزمەتە خزمەتی بکەیت ئەچێ بۆ 15 بۆ 12 بۆ 13 بۆ 10 لە شوێن لەم بەرجادە کردیانە چۆ بۆ 6 دەوری مەسەلا گردە نازیە و ناوگردان و قاجر و ئەو گوێجادەی خوار و عرزەکەی بەقوتە و ساڵی پێشۆیکەن بە تەڕەکاڵ سەمادێکی چاکیەکەن ساڵی ئایندەیەکەن بە گەنم بڕشتی هەیە تەڕەکاڵ چ باشە بۆی کە زەوێکەش پشوێکی پێ بدا بحەسێتەوە هەموو تەڕەکاڵێ باشە بە سۆزێک وڵە بە ڕۆژە ئەر سسەکە هینایتر ئەوان تریان ئەیبیان نییە تەماتە و بامیە و پەم و بستە و ئیسە بستە وازیان لێ هاوردووە هەرەوەڵا ئاوی زۆرەوێ و ئەرکیژی گرانە تێسە وازیان لێ هاوردووە نا شارە زوو بە عام 2-3 ساڵ هردویانە بستە کاک حاجی هینەکەیە پندێکی کوردی هەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری پۆست بزان مەزانی چۆنی لێگە دەیتەوە جەناب دیداری دۆست و شکارتی پۆزۆکو ئەو وایە من بەیانێکی بێم بۆ میوانی بۆ لای تۆ هەم تۆژە بینم و هەم جەوێکیژە گۆڕم و
ئیتر ئەوەیە هەم دیداری دۆست هەم شکاری پۆست ئیتر ئەوەیە مەسەلەکە کا حاجی ئەمە دارخورمایە وەنیە بەڵێ ئەم دارخورمایە پێ ناچێت زۆر کۆن بێ بەڵام ئایا خورمای گرتووە وڵاهی زۆر کۆن نییە بەڵام گرتوویەتی تقریبان لە دوای 90ەکانەوە ئەمە دەرهاات ئەمە هەر خۆی ڕواوەیە خۆتان ڕوە نەمام و چت نییە ئەو دوێتمان هەر خۆی ڕووە بەس خورما عادەتەن پەیوەندکردنی دەبێ ینی تەلقیحی دەبێت چۆنە بەتەنیا دەیگرێت دوسێ ساڵە نەیە گردیم ساڵ گرتی سە عەرەبێکەیە لە سەی ساق وتی ئەم سەیرێکەم زانم نێرە یامیەیە ئاخر بۆیە هەڵێ پێچێ ینی خورمای دەبێ بە خورما ئیمسانم لەوانێ فەریک بگرێ بەڵام ئایا دەگرێت بە فەریکی گرت ئیمساڵ خورمای ئەسڵی گرت و مناڵیش خواردی کەواتە هینی ناوێت تەلقیحی ناوێت لێکن بەس قەرار وایە ئەم ئێوارە گەرمەلاکە بێ لەگەڵ ئەوایەت هەڵێ پاچێ و سەیری ژێکاوی نام تۆی چێتە تێوەرێن و ئەوەیەوە تەلقاحەکەی کایڵێن ئەبێ بنەشی جوان پاکرێتەوە سایەکە پێڵێ وای لێ بکە و ئاوای لێ بکە و وڵام مهمە لە گوندی کەچەڵی خورماشە بێ کەچەڵی هەموو شتێکی تایە لەخوا بەزیاو ئەو بەشکانەی کە کردوشیان ئەتوانین لێکەنەوە لە شوێنی کە شوێنێکی ترابینێ وڵا سەیەکی جوانەوە حاج مححمودی ژەم ساڵ یەک دوو دانەی بەرە بابینێ سەرچاوجایی خۆیەسی حاجی کاکو سلام علیکم علیکم سلام سەر چاوگان سەگیان خێر بێن سەر چاوگانم بەخێراتدانەکەم بۆ دێگەمان سپاس دەکەم تۆ پێم لە لێرە مەشغوڵی چی تۆ وڵای مامۆستا ئێمە وەک باسی گەجمانی ئاوایەکە مەژوڵە بە لۆری و سیاری مەرزەکان و هەیە فەلاعەتیەکە ئەوە تۆ بێسا بە خۆت مەشغوڵی چی سایقی وەڵای لۆری باشواقم پێ ئەگەر سایقبی ئیتر پشتەکەیتە ئیشەکانی تری فەلاحەتوشت ناکەی باکەین مازەوانژەکەین شوێن ئایشون وانژەکەین فەلاحەتیت کردو ئەم ساڵ وەڵاهی عەرزەکەم جار و کردمەوە وەرد بۆ ساڵت ئەو وەردە هیچت پیار نەچەند کاڵکم کردێ کاڵک و ترۆزیم کردێ کاڵک و ترۆزی ترۆزی کەی پێگە وڵی تر ئیساگە دووپەلە بووە سێپەلە بووە ترۆزی ئەمە تێقە دڵم خۆش بکتم ێسا گوڵی کردو ناگوڵی ناکردووە ناوەڵە نێکردە مایەتی ینی ئێمە ئەسات ترۆزی ئەم دەشی شارە زورەکەی وەڵان دەش شار زمان نازام شار زۆر زیاتر زووتر بێن بەس ئەمە تێقی پێ نەگەی ئەم چاگە من خۆمانە هەیە ئایسا وردمە من هەر کە دەشتم بینی لێرە پێڵم شارە زور وازانم دەشتی شارە زورە هاگیشی فەرقی نیە شارە زورە پەندێکی کوردی هەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری دۆست هەم شکاری پۆست بەڵێ بەڕی تۆ ینی چی هەم دیداری دۆست هەم شکاری پۆست تاوێ لە بردنەکە مامۆستاوە ئەو وەک شتێک مامۆستا چۆن دیدارێک ئەگە وەسم لەگەڵ توایان لەگەڵ میمە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری پۆست تقریبا لێ نزیک بووە بنەزانم تێگەی بەس ئێستا ناتوانانی دەری ببڕیت وەڵای ئەوسا زۆر خورز نییە وەرز نییە بەس دەیوە مامۆستا دیدارێک بۆ میوانی من ئەو لە دیداری ئەوە میان میوانی یان شتێک ئەیشوە من ئەوڵێم تەواوە ینی تۆ نزیکی کردوتە ناڵم بوتە بەس بە تەواوی ماناکەی من بەسمەوەیان دیداری لەگەڵ جەناوتیان لەگەڵ میوانێکە دیداری ڕێخی ئەوە زۆر باشە تۆ بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆن وەڵایمەسا لەخوا بەزیای بەس ئیمڕۆ چاکتیرین بوو مامۆستاکەمان مەکتەباکەوتی با دیواری هەیە بیکەین کردمان زۆر پاکمە لە نیوەڕەوە خۆ نەشکانوە نەوەڵا لەخوا بەزیای ناوەڵا چوون بەستیانیش سەرکێشێ و چوومتە ئەو کڕێبرامە نەوەڵا لەخوا بەزیای نەمشکان خی گەورە لێ قوبڵکە سپاس دەکەم یاخاوە خێر بن سەر مامۆستاکە ئازیاد سپاس دەکەم لەگەڵ مانجی ڕەمەزانە وەزت چۆنە وەڵا باشم سواز بۆ خۆی گەورە حەز زۆر باشم باشە ئەی با بزانم تۆ بۆ خۆت کەبانویە کەبانوت هەیە وەڵا خۆم کەیمان و کچێکی ژمێ کچەکەم چێشت و تفاخونان و چاوی ماحازەکە خۆشم ئیشی دەرەوەکەم ماڵی ئیشی دەرەوە چ دەکەی لە ئێستا وەڵاهی ئیستا مانگامە حیوان وڵا خوشتمان هەیە و خەریکیەوەم و خزمەتیانەکەم و جیانە ماڵم و ئەیان دۆشم و ئاوا بە هەمەکەی بە خەریکم بە هینیێنم و بابزانم تۆ گوندی کەچەڵیت پێ خۆشە وڵا ئەو نەخۆشە خوای یان حەز زۆر خۆشە خوا لێمان تێک نەدا ئیشەڵە حەز زۆر خۆشە بەلای خۆمانە دەبا بزانم ئیش و کارەکانی تۆ ئەگەر ڕەمەزان نەبێ
حتمما ئیش زۆرترە بێ چ دەکەی دوای ڕەمەزان بە تەمای چی بکەیت وڵی دوای ڕەمەزان ئیتر هەر ماڵ پاک و خەریک ماڵەوین و نانەکەین و چێشت فاقەکەین و حەج ئیشێ بێ ئەیکەین ئێمە تۆ پێم لە ئیشی دەش و دەرت نییە ئەی ناچیتە ئەو دەش و دەر دەیژەکەین بەس ئیتر ئێمە زۆرتر نایکەین سەرخوا بە زیاویسە زۆر کار ئاسانی دەڕاستەیە و ئەم گیاک ئەمانەکە تێن گیاوشتە درن خۆیانەکەن و زۆر باشەوە لەخوا ئێستا دەڕاستە هەیەشت هەیە بەس تۆ لە ڕابردووە پێشتر لە ساڵانی ڕابردووە قەت گەڵی شەو مەڵۆ و نازانم ئەم شتانت کردووە چوین دەستکەنەمان کردەوە پاچە کۆڵەمان کردەوە و کاتی خۆی ها ئەکە جۆ دوورە مەڵۆمانە کرد لە دوای ئەوانەکە ئەیان دووری مەڵۆی شارەی جۆ گەن موچت ئەوانمانەکە کاتی خۆی زوو ئیسە نەبەس ئیسە حاڵێنە ئەو ئیشێکی قرس بوو وڵیتر قرسی ژوارە وڵا قرس بەس باش ئێمە گوێمان لێ نەبوو باش ئەوەی کە تۆڵی مەڵۆمانە کرد وەختی خۆی شارامانە کرد بەداز ئەیان دووریەوە بەدەست ئەیان دووری و کریاکاروشت بوو ئەیان دووری و ئێمەش ئەچوونە دوایەوە مان کرد بە شارە بۆ ژنان ئەو کاتە خۆشتر بووە ئێستا والله من ئەو کاتە بەلای من ئەو کاتە دڵخۆشتر بوون دڵ ئیسرا بەس ئەو کاتە ئەی تۆ بیرکەرەوە ئەو هەموو عەزیەتتان هەبوو ئەنجام مناڵە بەری و ئەوانەش چۆنتانە کرد خوانی بڕە مناڵە بەری بەخوا شەش مناڵیژم بۆ لە خۆی گەورە بەزیان مناڵ ئەو ساڵ بەقەی مناڵ ئیسارکی نەبووە ئەوە ئاسایی بوو ئێستا ببرسم بڵم ئێستا دڵت خۆشترەیە ئەو کاتە ینی کامیان هەڵە بژێنی بۆ قورئانە منێژم ئەو کاتە لەچێ دڵخۆی ئیسە چت زۆرە خوانەی بڕە ئیسە ئەوەنە چت زۆرە ئێوارەتی وای دانە هەموو ماڵی هەموو شتێکی زۆرە بەس ئەو کاتە دڵخۆش بی بەر و حەوشەیەکی خۆشتان هەیە با بزانم سەلیقەی تۆ یای مناڵەکانە وڵا ئیتری مناڵەکان و هی خۆمەوە ئیتر وڵا هەر گشتمان خەریکەوین بەخۆ لەم حەوشەیە لەم دار و درەختەیە کامیانە زۆر خۆشەوێت وڵا گشتیان هەر خەریکیانە وڵی تر گشتیانم خۆشەوی وڵا خەریکیانە و ئەمە هەنجیرە خوانەی بڕ و ئەوە هەنارە و گشتیان هەر خەریکەوین ئافرە زۆر حەزی لە گوڵ و ئەوانەیە تۆ گوڵەکەت زۆرتر خۆشەویە دارەی بەریەکە جاری ئەم گوڵەیە بۆنی هەیە ئەرە وڵا ئەوە بۆنی خۆشەویڵەیەکیان مناڵەکانی هەڵی کێشن بەخواڵی ناکێشن هەندێک گوڵەباخ هەیە ئەیکەنن چاوە بۆ بۆنی خۆش ئێمەشتیەکەن زۆر چاکەمی ئێمەش الحەمدوللا لەگەڵ مناڵەکانیشە شکورت تەبا و ڕەباوان خوا بە زیای مناڵەکەمان هەر زۆر باشن بەخوای گەورە بە زیای سلام علیکم عليك السلام چۆنی باشی بەڵێ تۆ پێم بڵە تەمەنت چەنە هەشت هەر ساڵیت ئەی تۆ پێم بڵە چوویتە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەندی یەک ئەی تۆ پێم بڵە چی ئەدوا بۆ قوتابخانە خۆم دەچم لێ مامۆستاکەمە باشە تۆ خۆ دەتوانی بڕۆیت بەڵێ دەتوانی بە عەرەبانەچم بە عەرەبا ناچی بەڵێ عەرەبانەت هەیە عەرەبانەی زیرەکت هەیە بەڵێ کارەبایم هەیە کارەبایی بۆ ئەگەنا بۆ خۆ ناتوانی بچیت وانە بەڵێ باشە تۆ پێچێ تەرەبەیەکی زۆر زیرەک بی وایە وایە باشە تۆ ئایا خان بزانم حەزت لە چێ وانەیەکە بە زۆری وەرزش وەرزش بەڵێ ئەی تۆ پێم بڵێ هاوڕەکانت هاوکاری دەکەن بەڵێ باشە چۆن هاوکاری دەکەن عەرەبانەکە پاڵ پێوانێن لەگەڵ تا یارمەتیم ئەدەن کاتێکە ئەچمە دەرەوە بۆ وەرزش باشە یارمەتی دەدەن باشە تۆ حەزت لە چی وەرزشێکە دووگۆڵی دووگۆڵی بەس چۆن دووگۆڵی کاتی پێم بڵێ دووگۆڵی لی هاوڕەکانە ئەوان ئەیکەن و منجلی ئەوانە یارمەتیان یارمەتیانە دێ ئاخە تۆ هەر لەسەر عەرەبانەکەتە بی بەڵێ لەسەر عەرەبانەکەت ئەتوانی وەرزشەکان ئەنجام بیت بەڵێ باشە ئەی لە پۆلا عەرەبانەکەت لە تەنیشتی کورسی و لە ڕەحلەکانەوە دایانەی بەڵێ باشە مامۆساکان تویان خۆشەوێ بەڵێ زۆریش زۆر بەڵێ لەبەر تۆ کچێکی عاقڵیت و هەروەها خاوەن پێداویستی تایبەتیشی بۆیە حەقا ڕعایەتت بکەن بە تایبەتی کە تۆ زیرەکیشی ئەوە هەر ینی قسەی لەسەر نیابێ ڕعایەتت بکەن وایە باشە دەتوانی شتێکم بۆ بڵێ نازانم تۆ چت پێ خۆشە بۆ تەلەڤیزۆنەکەمانی بۆ بڵێ بۆ بینەرانی بڵێ نازانم ناتوانی فەرموودەیەک چەند ئاەتێکی لە قورئانی پیرۆز بەس قوڵا ئەحەد بەس قل هو الله أحد بس تو بسم الله الرحمن الرحيم كأنجابي خوينا باشا باشا داي بسم الله الرحمن الرحيم قل الله أحد الله الصمد لم يلد كله كفوا أحد باشا كنت لە چەنم ها لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئینشاءالله تۆ بی بە کەسێکی زۆر ناودار ئینشاءالله بی بە کەسێک کە پلەکانی خوێندن زۆر بەسەر کەوتووی ئەبڕی لەبەر تۆ ورەت بەرزە و هەروەها
کچێکی عاقڵ و ژیریشی زیرەکیشی بن دڵنیام لەوەی کە تۆ ئایندەیەکی باشە دەبێت انشاءالله باشە باشە من وەرە ئەوە خوشکتە کامە ئەوە ئەدی وەرە بەڵێ وەرە ناوی چییە دینە دینە وەرە شەرمەکە باشە بۆ ئەوی شەڵگرە و بۆ خۆشت دەی ئافرین دینیکان ها ئافرین بەتە ئانا لەکێ بۆ ئاناش نەوە ئەو بۆ ئاناش باشە السلام عليكم كاكاو كات كاك زانيار السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته ما شاء الله باڵایەکی جوان و ڕێکت هەیە خەڵک پێتەڵێ باڵا بەرز على ولا زور جار ما شاء الله لێبێ بەس خۆت پێوەوە چەنی صونا وبينش ما شاء الله خوا گەورە لەش ساکە ان شاء الله زور سپاس دەکەم مامۆستاگیان جاران بووە بۆ مروری زۆر حەزیان لێبوو کە مروری باڵابەر زۆر مهمە والله نازانم باشە ئەی ئێستا چی ئیش و کارێکەکەی والله بارهەڵگرم پێ لە مەرجی باش ماخم بار هەڵگر بار هەڵگرەکەی تۆ چەند تەنیە 27 27 تەن بەڵام قەنەعەتمە لەسەر و سیشی لێن وای 27 تەن ئەوە هەمولەی ئەتیادیەوە نیە بەڵام لە ڕەنگە بچێت بۆ 35 و چلیش والله کەم ماچێ ینی بە ئارزوو خۆمایترن دەکاتێ بێن نابێ مرز تو پێم بڵێ ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله لەخوا بەزای باشم ئەو ڕۆژانەی کاچی بۆ ئیشیش هەر بەڵێ ئێوە قەدەرەن نازانی لەکوێ ڕۆژ و ئەشکێنن لەکوێ پارشێوەکەون ینی ئەی ئەوە چۆن مامەڵی لەگەڵاکەن والله کات و ساتمان بوونێ جاوای لە ماڵەوە هەندێک کات لە دەرەوە هەندێک کات بەدەم ڕێگاوە وەڵامی تر ئەشیاوشمان پێ لە ناوی سیارە کێشەمان نیە سوپاس بەخۆ ئێوە زیاتر بارەکانی ئێوە بۆ کوێ ینی تا کوێ ڕۆن والله سلێمانی هەولێر کەلار دهۆک تر هەموو شارەکانە بێ جیاوازی ئەگەر لە بینی باوەنور و کەلارە بۆ نمونە وەختی مەغریب بێ و وەختی ڕۆژ و شکاندن بێ چ دەکەن والله ڕۆژەکەمان نشکین و تکە ڕۆژەکەمان شکان ئەچینە مزگەوتێک یان شوێنێک نێژەکانمانەکەین و لادەین ئیستراحەتەکەین لە مەتەمایانە خۆتان خواردن حازر ناکەن ناوەڵە ئیلا بێ لە مەتعەم لابن وڵای خاڵن زۆری پێچێ تۆ پێم بڵێ لە ئیشەکەی خۆت ڕازی ئەم ئیشێکی ئێستا ئەم بار هەڵگرت پێ و ئەلحەمدوللا تۆ خاوەنی ئیشیت ئێستا دڵ خۆشە بە ئیشەکەت سپاس بۆ خوا ئەلحەمدوللیلا عنی زۆر دڵم خۆش هەچەند ئەمە فزولیێتە بەڵام تۆ سیارەکەی خۆتە یا سایقی لەسەری حسابکەی خۆمانەی باوکمەیتر بێکەوە یارمەتیدەم بۆ باشە ینی گەری باوکت بێ شتێکی باشە ئەلحەمدوللیلا لە مەرز چەندەمێنەوە تا بارتان بەرەکەوێ وەڵا کات زانێت جاوای هەشتی بەیانی ئەڕۆین چواری ئێوارە دێنە دەرەوە یان هەشتی شەو دێنە دەرەوەیتر بە کات دەزانێ بە قەرەباڵخیە زانێ بارەکانی ئێوە کە بۆ منە لە باشماخۆیێت دێنە ئەم بەرباریەکە نیا بە خۆتانە چن ئەو بەر خۆمانچینەوە بەر ینی ڕێگاتان دەدەن بچنە ناو مەرزەکەەوە نیە بۆ ئەو بەرەوە باشە لە ئیشەکەی خۆ ڕازیت ڕاستپاز پندێکی کوردی هەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شاکاری پۆست هەم شکاری پۆست هەم دیداری دۆست هەم شکاری پۆست بەڵێ چۆنی لەگەدەوە وەڵی نازانم هەم دیداری دۆست هەم شکاری پۆست هەم دیداری پۆست هەم دیداری دۆست هەم شکاری پۆست یعنی هەم لەگەڵ دۆستای لەگەڵ دیدارەکە یاچی بۆ لای دۆستێکت چی تریشت دەستەکەوێ وەڵا خۆشی سەفرە دەست خۆش زۆر سپاس قوربان سەلام عەلیکم هەرگاز سلام ڕەحمەت الله وبەرەکاتوو یاخوا بەخێر بێ سەرچاوە سپاس دەکەین بزانم لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی بە تایبەتی ئەمڕۆ گەرمایە الحەمدوللا شکر باش تۆ پێم بڵێ لە کەچەڵی بە چیەوە مەشغوڵی وەڵی تۆزە حیوانداریەکەین و وڵاتداریەکەین و سیارەمان هەیە هەستم کرد ماڵەکەت پەڕت گرتووە بۆ ئاوا هاتووی ئەم پەڕە وەڵی تێ بڵێ چی واجیەمان بۆ تو بە تایبەتی ئەگەرێکی بێوێ حیوانار بێ بازام ڕێک لە ناو ئاوایەکە لە ناوڕاستی ئاوایەکە تەنگا نەفەسە بێ تۆ شوێنەکەی پەڕ بیتێ باش ئەی بەس لەگەڵ حیواناری خەریکە بێ ئەی فەلاحەتی فەلاحەتیشمان هەیە حسابکە جووەکەری باشە الحەمدوللیلا یعنی فەلاحەتیشت کردووە فەلاحەتیمان هەیە سیارەمان هەیە حەوامان هەیە وەڵا هەموو شتێکمان فەلاحەتی چیت کردووە وەڵا بەس گەنم کام گەنمەت کردووە
سلێمانی دوو بۆ ئێرە ئەو باشە بەخواوتیان باشە وایتی خۆ بارای لێ نەدا باشە تۆ پێم بڵێ ئەیگەر خوا نەکردە باران نەبارێ بە تەمای ئاوی بەی ناوەڵ ئاو ئێمە ناتوانین ئاوی بدەین ئەرەباڵێ خۆی ئاویدا ئاومان نییە ناوەڵ ئاوی توزانم بە تەنکەر و شتێک مشوری بخۆی ئەخێ تەنکەر حیز دەخۆ دوور ناکرێتەوە ئاوەکەەوە نەتی نیست ئاستەخیە فەڕاڕی بۆ کەن ئێستا هەندێک فەرارە خەڵ بیرەکەی ها بە دەست و تێگێ خەڵ بیرەکە ناعازەکان نزیکە فەراری لێەوە سێ پارسی عەز بەخۆی ئاوەدا حیوان ئەگەر هەرم چەند سەرە بێک کە ئێستا لە دوایەمەوە ئەمبینین زۆر کە من ینی هەرەوە کۆرپەزیەوە ڕانەکە نییە بەڵێ باشە ئەی حیوانی هین حیوان لەوەڕی دەسەکە ئێستا بەخوا باشە بەس باشە باشە حتایەوە داماوی سراحەت ناکە هەر سەرە کوتێکە ئەنجا هێشتا تێر ناخوا ناوەڵات تێر ناخ ئێستا تفاقی نادەنێ مەبەسم کاوج و بیشی دەیتی خاڵۆ نایخوا کاتی نەماوە ئەوە لە خۆیەوە خەغێژە هەگیاکەی ئێستا وەختی وەیە حیوان لە ژوورەوە داکەیە لە دەرەوە بێ لە دەرەوە هەواکەی خۆشە ڕەنگە مەڕ بە تایبەتی حەزی لە ئەم هەوایە قوربانیان تازای بیشیکەی دەژوورە گوناح هەندێکیان تۆ پێم بڵێ ئێستا بڕیوتانەوە یا ئێستا بریاواتیان نەخستووە کەیان بڕنەوە عادەت بێ بچی لە مانگی پێ و دەی پێ دەگەر بارانی شەڵا بواری ئەو کاتە کاتی خۆیەتی باشە مەڕ پێی خۆشە کە ئەی بڕێەوە بارانی لێبە ئارەوەڵا زۆر خۆش ینی تا ئێستاش هەر بە برینگەی بڕنەوە بەڵێ ئارەوەڵا مەگەر هەرەوەس بکەن ئەگەنا ینی هاوکاری یەکتری بکەن زۆر نییە مناڵەکان خوانە توانمە سێ ڕۆژ بێ بڕنەوە ئەی خوریەکەی چی لە یەکەن خوریەکە دو سێ ساڵە تووڕە دێ فرێدە وەڵالانی کە مەگەر کەپێک شتێکی پێ بکەن بە حیوانێک وەڵای تر حچێکی پێ بکە ئەوێ هەر توور دێ پارە ناکە وەرە دەی وەرە دەی ئافرین دەی تۆش دەی وەرە وەرە بە قوربان وەرە 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 حەزت لە کامەیە بزانم دەی وەرە دەی وەرە خەندە ناوی خەندەیە خەندە چۆنی باشی سەیری کامێرەکەکە سەیری کا بڵە مامە چۆنی دەی ئافرین دەها دەی وەرە وەرە ئافرین دەست خۆش دەست خۆش حاجی بەخێر بیتەوە یاخوا سەلامەتی خۆتان بەخێر بن سەر چاو لە کوێیتەوە وەڵاهی لە شانێری و شانێری الحەمدوللا سیاقەت و شتیشت باشە سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوارەوەڵ الحەمدوللا یعنی ئیشوکاری خۆت هەمووی الحەمدوللا بە سارەکە سپاس بۆ خوای گەورە وەڵا ئیشوکاری خۆم لە بە سیارە ئەەکەم ئەچم لە سی ساغ دەوامێکم هەیە ئەیکەم کاروباری ئەم هەر کەسێک احتیاجی بە من بێ کاروباریان بۆ بەجێبەجێ ئەەکەم سپاس بۆ خوای گەورە حاجی تۆ بۆ خۆت لە گوندی کەچەڵیا بە چیوە مەشغوڵی وەڵاهی من خۆم فەرمانبەرم لە سەی سادەق ئیتر چم دەوامەکەم دوای دەوامەکەشم ئیش و کاری ماڵ خۆم هەیە و الحەمدوللا باشە ئەی کوتە دەرس و دەوریشمێ سپاس بۆ خوای گەورە دەرز و دەوریشمان هەیە سپاس بۆ خوای گەورە تۆ خۆت دەرسەڵیتەوە خۆم بە مناڵانی ورد ئەڵێمە بەڵێ کەواتە خۆش دەرسە خوێنی خۆشم دەرزە خوێنم دەرزیش بە مناڵانی ورد ئەڵێمە زیاتر چیان پێڵن بە مناڵن واللهی ناوەکانی خی گەورەمان پێوتون و فێری نوێشکردن و ئادابی و ڕەوشتی تربێت و ئەوانمان نەکردون و ئیتر قورعانیش سوورتە بچووکانیان پێڵێن ئەمە ئەی تۆ پێم بڵێ لە ماڵەوە خۆت کەبان و یاخود شکر کەبان وتانێ واللهی خۆم کەبانم دەکەواتە ینی ئێستا درەنگ نییە بۆ چێش لێنان کێشە منیە ئەم کارم بەلاوە دروست و خێرت یەک و تاوەکیەوە ئەویش خی گەورەی شەڵاکارم بۆ ئاسانەکە الحەمدوللا هەموو کەس و کارە هەر ئەچمە سەر یەکێک و هەموو شتیان ئامادەکردەوە خی گەورە مەفەقتان کە یاخوا سەلامەت بن یاخوا بەخێبی یاخوا بخێبی سەر چاوم بەخێبی یاخوا نەشم زانی ئێستا تۆ لێرە دانیشی لە سیسایە دانیشتی ئەیرەم بەس کاروبارم ناڵێم داوامێکم هەیە لەوێ خەریکی ئەو داوامم و تر لەوێش دەرزم هەیە و هاتوچۆی مەڵبەندیشەکەم و ئەو شتانە دەیخوای گەورە مەفەقتان کە یاخوا مادام سیارەکەش سپاس بۆ خی گەورە سیارەکەش جارجاریش گردم ئازاکە مەڵێم کاکەیوان گردمان ئازاکە ئیشەڵا دوعای سپاس دەکەین خۆ ناڵن پەیوەندە ئیزعاجە یعنی ئەگەر ئێوارەی دیار نەوی لۆچێ بێتاقەتوین خوا لێتان ڕازی بێ سپاسانەکەم دەی منیش هەروەها خی گەورە پاداشتی هەمومان باتەوە ئیشەڵام کارە خێرە پێویستی بە هەمومان هەیە هەر یەکە لە لای خۆیەوە وڵی هەر کەس لە ئاستی خۆی پێویستە ئێمە ئەم دینە بیگەێنین هەوڵ بدەین ئیشەڵا پشت بە خی گەورە خی گەورە کارمان بە ئاسان کا و
هەریکە لە ئاستی خۆمان مەسئولیەتێکمان لەسەر شانە ئێستا دڵت بە ئیش و کاری خۆت خۆش الحەمدولیا سپاس بۆ خۆیانەوە وەڵڵا دەیخوای سپاس بۆ گەورە خۆی مەفرەت دەی یاخوا بەخێر بێن سەلامەت کاک حاجی کامەران سەلام عەلیکم عليكم السلام ورحمة الله بخير بن أخوة سپاس دەکەین با بزانم جارێ لەگەڵ ڕەمەزانە چۆن شكر بأخوة عيب نییە زۆر باشین باشن لەخوا بزیابێ ئیش و کار چ دەکەیت تۆ وڵا سایەخین شۆفێر لە مەرس باش ئەی کاک حاجی جەنابەت چیەکەیت وڵی من بەس پێشم خەوە خەو ماندوو ناکە ناوەڵا هیچ باشە الحەمدوللا ئارەوەڵا ئەی شکر ڕەمەزانەتەکەت پێ ئاسانەوە سپاس بۆ خوا باش کاک حاجی کامەران هێندێک معلوماتمان لەسەر گوندی کەچەڵی بەرێ بەڵێ گوندی کەچەڵی مێژوویەکی کۆنیە کە گەڕێتەوە بە زیاتر لە 250 ساڵ لە گەشتنامەی مستەڕیج کە گرێدەیەکی هندی ئەوروپیە کە لە هەندستان بۆ هاتووە گەشتی کردووە لێرە و لە بەغداد هاتووە کە چێ بۆ ئێران لە ناو مێژوەکە ئەنووسێ کە هاتووەتە ئەم منتیقەی شارە زوورە داتایەکی لەسەر عەشرەت و تیرە هۆزەکان کردووە کە لەو کاتا عەشرەتی شێخ اسماعیلی بە ناو دێنێت کە 500 ماڵ بوون لە ناو عەشرەتی شێخ اسماعیلیجا ناوی کەچەڵی دێنێ کە لە مانگی نۆی 1818 چل ماڵی تیا بوو هەرچ لە گەژی شێخ اسماعیلی بووە بەڵێ باشە ئێستا تۆ بەتەمان چ معلوماتێکی ترمان بیتە لەسەر کەچەڵی ئێس لە 82 بڵێن لە 82 بۆ 83 ماڵی کەم لێ بووە بەس لە کۆن بووە ئەو کۆنە ماڵی زۆر لێ بۆ تەوزەی بۆ بەسەر و دیاتانی خوارەوە کە چۆڵ بووە لە ئێستادا 52 ماڵی لێ نیشتەجێیە 236 نەفەر لێ نیشتەجێ لەم دی بۆچی بە ئێراڵەن کەچەڵی لە گەشتنامەی مستەڕیکی ژاتوەر بە کەچەڵی هاتووە بەس تورکەکان دەستکاریان کردووە لە تقریبا لە کۆتای سەدەگانە گۆڕیان بۆ قەریاتاخ و پاشان گۆڕاوەوە بۆ ناوە کەچەڵی ئەسڵەکەی خۆی بەزەر پێشتر لە مستەڕیج باسیەکە باسی کەچەڵیەکە ئێوە سەر بە ناحێتانەیە قەزاتانەیە چیتانێ قەزای سی سادەکە قەزای سی سادق باشە ئەی وەکو هێن وەکو باوا بڵێن مەحافظێت ینی سەر بە پارێزگای سلێمانی بەڵێ خزمەت گوزاری چیتانێ خزمەت گوزاری لە 1970 مەکتەبی بۆ کراوە مەکتەبەکە لە 1970 و هەتا ئێستا 4 جار دەستکاری کراوە جارێک ڕووخاوە لەوێ حکوومەتی عراق ئاوای ڕاگر لە 93 دروستمان کردو بینایەک لێرە بینایەکی بچووک بوو دوای ئەوە لە 96 لێرە کابینیان بۆ دانان سە کابینە لەن 2012 کراوە بە بینە پێم خۆشە بزانم گوندەکانی دراوسێتان کوێ گوندی ماو لە ڕۆژەڵاتەیە گوندی پەریەرۆیە گوندی بەردەڕەشەیە گوندی کێلەکەوەیە بەرەو شانەیەری ئەوانە ئەوە شانەری دوورە لێرە تقریبا 3 کیلومتر دوورە لێرە باشە ئەم دەشتا هەر بە دەشتی شارە زۆر حسابە دەشتی شارە زورە بڵێ دەشتی شارە زۆر ئێستا بچووکراوە بۆ شارە زۆرێنە لە دەوڵەتی مادەگان لە هەمەدانە تا هەولێر شارە زۆر بێتە شارە زۆر لە سیسایقا بچووکراوەتەوە شارە زۆر تا وڵەژەی تازە چه معلوماتێکی تر هەیە لەسەر کەچەڵی بمانێت کەچەڵی لە 1970 هەتا ئێستا 236 قوتابی بووە 236 قوتابی بووە 41 دانیان مەکتەبیان تاو کرد لە زانکۆکان دە دانیان دامەزراوە یەکەم کەسیش کە دامەزراوە کە تەواوی کردو بڵێن عوسمان حسێن محەممەد بووە ئامادەی پیشەسازی لە ساڵی 90 لە باریکە تەواو کردووە تا ئێستا تقریبا 236 قوتابی بووە لە 95 داتاکە بە تەواوی هەیە 33 مامۆسایی بووە 6 کارگوزاری بووە زۆر باشە بەڵام ئێستا ئەوەی کە من دیقەتێ ماشەڵڵا باڵێن بار هەڵگرتان زۆرە لەوانەیە ڕێژەیەکی باش شۆفێری تیادا وەڵا لەخوا بزیە زۆربەی ماڵەکان هەیەە بڵێ قوربان پندێکی پێشینان هەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری پۆست
ئەوە دیداری دۆست ئەوەیە کە شتە سەردانی دۆستێک برادێک ڕفیقە گوشتکاری بۆ زۆر وەک چوزانم وەکو شتێکی تایبەت بەکار دیداین بەڵێ بازان باوکیش سەبارەت بەوەڵێکی والله هەم دیداری دۆست هەم شکاری من قەنەعەتم وا بۆیە چێ ئەچی بۆ دیداری دۆستەکە چیت کە گەڕای تۆ تووشی ئەو وەز ئەیش ئەبی لە ڕێیا هەم دیداری دۆست هەم شکاری پۆست هەم تووشی یەکێترە بی ئەوەز ئێترەبی ڕۆکەی تا ئەویش لیوە گۆڕانکاری بەسەران تێ حاجی چیتر ماوە سەبارەت بە گوندی کەچەڵی پێمان بڵێ گوندی کەچەڵی لە 78 بناغی مزگەوت دانراوە لەو پشتەوە نەکراوەتەوە لە 26/6/82 مزگەوتێک دروست کراوە لەوێ کە ڕووخاوە لە 88 لە 93 دروست کراوەتەوە تا 2014 کراوە ببینە مزگەوتێکی گەورە بڵێن باش ئێستا الحەمدولله خەڵکەکە بە تەبایەژن وانە لەخوا بەزیابش کێشەیەکی نییە 5 بنەماڵێتیایە سەبارەت بە خزمەت گوزاری ئاو لە 76 لەوێ جیازێک هات بیر لێدا بیرەکە تەواو نەبوو لە 79 جارێکتر هەوڵیاندا بەوەی شەڕی عێران و عێراق و وازیان لێنا لە 93 بیر لێ درا بیرەکە بە تەنکەر ئاوە هێنرا تەسیسی ئاوایی کرا بەس بە کەڵک نهات لە 96 کۆمپانیای کڵا هات ئەوروپی بوو بەتەکید نازانم چی وڵاتێک بوو تەعمیرێکی کرد و تەسیساتی کرد ئەوەش بەکار نهات هەر بە تەنکەر ئاوات لە 2003 دوای ڕوخانی پرۆسەی ئازادی هەموو ماڵەکان بە بیری سووری جیاز بیریان لێدا و زۆربەی ماڵەکان بیریان نەیە و سەرچاوی ئاوە گوندی ماو زۆر لێتان نزیکە ینی هەر شارەزانە بێ وەزانی یەک گوندە تەباییتان لەگەڵ ماوچوون وڵا لەخوا بەزیابی حساب گە یە گوندا چیە بەس ناوەکانیان جیاوازێنا بۆی زۆربەی خاڵۆزا و خوشکەزا و پورزا و شتانەیەکی کێشێکمان نیە کاک حاجی سەلام عەلیکوم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماندوو نەبی شوانی و کردووە حتمما ماندوو بووی والله كمي ما عندين بوني رمضان بەڵام عادەتەن حیوان ئێستا لەبەرەوەی تێر ناخوا زۆرە ڕواوانە بەردەوام لە ڕۆشتنایە هیلاک تەکاوانە أرى والله مەڕ ئێستا گەرمای نابێ گەرمە بەس یەشتاک و کاتی ما بەس بەهۆی بێبارانی و تۆزە گەرمە کۆڕ نابەستن و ئاوا لە شوێنێک ڕەبەسن و لەوە ڕیشکەمە تۆزە ناڕەحات ئەرکی گرانە چۆنە نەتان بڕیونەوە وڵی خۆی لە مانگی پێنج شواری پێنج ئەو کاتە بڕینەوەیەتی بەڵامی تر تۆزێ ئێستا ساردەجەوەکەی سارد حاجی تۆ پێم بڵێ شوانی یا الحەمدولله حیوانەکانی خۆتان خۆتە و ئەچی بۆ لایەن وڵی هی خۆمانە بەزی مرۆ مناڵەکان تۆزە ئیشوکاریان نەبوو تۆزە گەنمانی ئاوێ دەن و مەکتەبیان هەیە ویتر ئاوا نۆرێن لێ ئەو کوڕاو جارجارەچین لێلە حاصلی ئەگەر کوڕەکان ینی مەجالیان هەبێت تۆ ناچیت من ناچم ئەگەر کوڕەکان مەجالیان نەبێ بەڵێ باشە ئەمڕۆ ڕەمەزان هیلاکی کردووی ئەرە وڵا تۆزێت و نیمە بەڵێ باشە ئەگەر ئێمە تەکلیفێک لێ بکەین تەکلیفەکەمان چی لەکەی وڵی لە خزمەتانە بەس تۆزێتی نیمە تۆز شتێکمان بۆ بڵێ لەو تەکلیفێک کە بەتەمان لێت بکەین ینی شتێکمان بۆ بڵێ کەمیش بێ ئەمە پێی ڕازیت لە خزمەتتانم بەس حەزمەکە زووتر واتنە لەوێ ئەڵ خۆشتر خۆی یا شوێنی هۆرێ ئەگەر ڕاستە دەوێت بەڵام چی بکەین ئێمەش ئەوە نە پێ ڕاگەشت لە خزمەتتانم تۆزێکتانە گریانی دڵەکەمە تو خوار وە حاڵ بە من شایم تەواو بوو تو خوانۆرە شیوەن دەزمە لە زامە دڵەیان وەزان زەلیلەمە خۆ من چاوەڕێ مەڵەمە تو خوا دەسی دەلیلەمە سپاس دەکەین ئەزێتمان نای حەزمەکە زیاتر لە خزمەتتانە بەڵام تۆزێتی نیمە و ڕەمەزانە و هاتنتان بۆ ئێرە ئینشاءالله خوای گەورە بیکاتەمای خێر و بەرەکەت بۆمان و بارانی ڕەحمەت بارێ ئینشاءالله بە پەندەکەش پرسیار بکەین پەندەکە ماوە هەم دیداری دۆست هەم شکاری پۆست هەم دیداری دۆست هەم شکاری پۆست وڵی لێیادمە بوو بەس ئێستا لێیادمان نییە جەنابێت لەبەر ماندووی توتینیش بووی و هۆرەکەشمان پێکردی
قەیناکە هینە دەکەین ینی با بڵێن عفوی ئینشاڵە لە هینەکە باشە سپاس دەکەین سەلام لە خزمەتتان مەمنونی جەنابتی پێم خۆش سپاس دەکەین لە خزمەتتانە بم بەخێر بێنێ خوا سەر چاوی سەلامەت باخۆر باش کاک مەریوانجان سەلام عليكم السلام ورحمة الله بخير من سەر چاو ئەگەر بە خێرایی پێم بڵێ بزانم ئەگەر کەسی وەکو جەنابەت گەنجی وەکو تۆ لەم گوندی کە چاڵیە ئەبێت بەچیەوە مەشغوڵ بێ چی مەشغوڵیەکە والله ئێمە زۆربەی تەڵەبەیە دوای خوێنی تەواوگەیتر بە حکمیەوەی ئێستا دامەزراندن نییە و هەمووی زۆربەی یا ئەبێتە یا ئەچێتە مەرز یان لە ماڵەوە ئیشێکی بۆ شێوەی نییە چونکە دامەزراندن نەماوە بەس بە عام زیاتر تەلەبەیە و خوێندن خەریکی خوێندنە باشە ئەم منتیقەیە فەلاحەتیشی لە یەکرێک گەنج حەزی لە فەلاحەتیە بەخوا زۆر نەوەڵا زۆر لەگەڵ فەلاحەتە تۆ تەسەور کە ئێستا بەڵام زۆر بەو شێوەیە نییە کە بڵێ هینیان کرد بێتە سەری و خەریکی بن ئەینا بەو ئەیکەن ئێستا ئێوە ئەلحەمدوللا بەرهەڵگرێکی زۆر لە ناو دەیەکە هەیە ئەگەر ئەوەنە بەرهەڵگر نەبووە و شۆفێریتێن نەکردا ئێستا بە گەنجەکان خەریکی سی واللهی خەریکی تر کشت و کاڵ و ئاژەڵداری و پێشتر بەڵێ پێش ئەوەی کە مەرزەکە هەبێت ئاژەڵداری کرا و خەریکی حیوان و بەس ئێستا کە بەوەنەی مەرزەکەەوەی تر وازیان لەوە هێنا و ئەوە ناکە هەر زۆر بە خێرایی پندێکەیە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری پۆست هەم دیداری دۆست هەم شکاری پۆست سلام علیکم بەخێر بێ سەر چاوەکانم بەخێر خێرەوە ئاوە بە دەرشەق و بە ئەم هینا ڕۆی وەڵای کەوتمە لێ و قازم شکاوە لە مێژە بەڵێ ئەی خۆ ئەلحەمدوللا هینە کردووە باشیش کۆ باشش فن عملیاتم کردو ئیشەڵا باشە و خۆی گەورە شیفا بە یاخوا تۆ پێم بڵێ ئێستا قاچت ئەوە خەمی چیتە وەڵا خەمچیمە خەمیچم نییە خەم خۆم لەوانەیە خەمی ئیشوکار و ئەوە نەشت بێ وەختی ئیشوکار ئیجاچی بگەنی ئیشوکاریش هەیە و نەیشتو هەنم و ئەرە وەڵا تۆ پێم بڵێ لەگەڵ ڕۆژوا چوەنی لەگەڵ ڕەمەزان لەخوا بەزیایی ئەرە وەڵا ئەگەر قاچ دوان نەبووە ئێستا مەشغوڵی چییە بووی وەڵا مەشغوڵ وڵاخە بوو مەشغوڵ ئیشە بوو ئەم جاریتر ماڵێ بزانم هیچ دەرودەشتێکت هەیە نەوەڵا دەرودەش ناکەم وەڵای دەرودەش ناکەم هەر خەری وڵا خوستە و ماغا دۆشم و خۆ ئێستا کە تۆ ئاوا لاتوە حتمما مناڵەکان ئیشوکارەکان پێکرێت ئەیکەن ئیشەڵارە وەڵا باش لەخوا بەزیاوی خزمەت منی ژەکەن دەخوای گەورە پاداشتیان باتەوە یاخوا با بزانم ئەی پێشتر ئەوە چەند ساڵ لەمەوە پێش ئیشوکار وشتان چۆن بوو چیتان نەکرد وەڵا هەموو شتێکمانەکە خەلە و دانەکەین و دەغڵ و دانەکەین و شکر هەموو شتێکەکەین ئێستا گەر باسی فەلاحەتیەکەن وەزانم فەلاحەتی بەس ئی پیاوە ئەی باشە ئەی ئافرەتان ژنان لە فەلاحەتیا چی هاوکاریەکەکەن وەڵای هاوکاری سوزانم ئەی چن و ژنان و ناچن و ئیتر بەخوا من ناچم ئێستا دەڕاستە هەیە بەڵام جاران خۆ دەڕاستە نەبوو ئەو کاتە کە بەداسوشدایان دووری و حتمما ژنان ژە بۆیان ماڵۆی بکەن و دەچین بۆ دەستکەنە و ئەچین بۆ سەرکێف و بۆ درەوست لەو ئیشانە دەستکەنەی نۆک لە هەمویان ناخۆشترا زۆر ناخۆش جاران دەستکێش شتیش نەبوو هەر بە دەست هەر لە مەسەرم بن لە سعاتیەکەمە دەستەمەی برینا زەڵمانەکە نەرەوەڵا ئەچین بۆ پاچە کۆڵە و چین بۆ دەستکەنەی نوۆک و ئیتر لێر پیاوەکانە خی گەورە سەلامەتان خی گەورە شیفات داین یاخوا بیەوەی بەخێر بین سەر چاوەکانم دەنگ و باسی کەچەڵی چۆنە الحەمدلله خەڵ زۆر باشە ئاوەدانە بە تەمای چۆڵینین و ئیشەڵا چۆڵیش نابێ دڵیشان خۆشە کەواتە هۆکاری دڵخۆش و شتەکەمان پێ بوو وەڵی سەرگەرمی فەلاعەتی باشن الحەمدلله گەر خۆ بارانێکی ڕەحمەت بنێرێ وەشکر ساریان هەپێ مناڵەکان لەو مەرزەی باشمان خات و چۆەکەن و ئەمە هەموو ماڵی بەشی خۆی الحەمدلله دەوڵەمە نەمەچینەی هەیە بیری ئاوی هەیە باشە وەزیان خۆشەشکر سپاسی خۆکەین بەڵام بابێنە سەر خۆت بابزان بۆ خۆت بەشغوڵی چی من وڵی مەشغولی دەست بە تاڵیمە لەو ناوە سوورێمە و جاژار تۆزە ئیشەکەم ناو باخاو ئیتر هیچ باشە دەست بەتاڵیش خۆ ئەگەر ئیشەکە بڕوە باشە دەست بەتاڵی ئیشەکەمە ڕوارەوە کاک حاجی با بزانم ئەی بەر و مزگەوتان چۆنە وڵا الحەمدلله زۆر باشە زۆرە وەسێ ئیشەڵا بە چای خۆتە بینی بە چاوی کامیراکی خۆتە بینی ماشەڵا باشە زۆر چاکیشە بە تایبەت گەنجەکانمان بە تایبەت گەنجەکان زۆر بەرەو مزگەوتن سپاسی خۆکەین
کاک حاجی تۆ لە ڕابردووە واز لە ئێستا بێنە بزانام لە ڕابردووە خەریکی فەلاحەت بوو یا حیواناریشت والله من لە دایرە بووم ماوەیەکی زۆر لە دایرە بووم ئێتە خەریکی فەلاحەتیش بووم حیوانیشم بوو یا بە دووسێ سەرەیشمە کرد حیوانیشم بوو فەلاحەتیشمە کرد لە دایرێش بوو چۆن ئێستا ئیداراکە ئاواگەر حیوانن نەبێ و فەلاحەت نەکەیت و والله بۆم ناکرێت لەبەرەوە کەسم نییە مناڵەکان الحەمدوللا جیا بوونە سۆ کەسم نییە و هەرخۆمەوە پیرەژنێم بۆم ناکرێت والله بۆم ناکردنەوە دەی باشە ئینشاڵڵا ئێستا ماوەتەوە بۆ تەعاتکردن و بۆ عیبادەتکردن ئەوەش زۆر باش وڵاتەکە خوا بیکا بۆمان ئەگەر خوا بیکا بۆمان نازانین ئەتوانین یان ناتوانین بابزانم تۆ لەسەر کەچەڵی و لەسەر ناوەکەی ئەو کاتە پێش بەرنامەکە شتێکت بوو حەزەکەم ئەو بۆچوونەش کە لەسەر کەچەڵی هەیە بۆ ئێرە بە ئێراڵن کەچەڵی والله عزم کردی پێش بەرنامەکەەوە باسمان کرد لێ دانیشت بین دوو هینی هەیە دوو ئەوەی مامەسا محەممەدی خانی دەفتەرێکی پێ لایەتی ناوی دیەکان ئەڵێ کچێک بۆ ئافرەتێک بۆ لێرە سێبرای هەبووە هەلێرا بووە نە تور گرتوێتی نە عەجەم گرتوێتی نە ڕۆم گرتوێتی ئەم دێ هیچ هەتا ئاساری کۆنتیانە لەبەر هیچ شوێنێ نیرتووە ئەو ئافرەتە زۆر زیرێک بۆ پێیان تۆ کچی ئەلی جا کچی ئەلیەکە کورد بۆ کەچەڵی بەڵامی شتێکی تر ئەمەی شەیە گەڵان ڕووتە نە زۆنگاوی هێنە دارستان و نە باخ و هیچمان ڕووتە زەمان سێ شاخەکان کەمیان ڕوت نایبینی هەر کەچەڵ دەرەچێت کاک حاجی بە پندەکە لە کۆتایە لە جەنابش بپرسە پندەکە ئەڵێ هەم دیداری دۆست هەم شکاری پۆست بەڵێ دیداری دۆست ئەوەیە ئەچی بەلای خزمێکت قەومێکت ئەمە دیداری دۆستەکە شکاری پۆستەکەش ئەوەیە گەڕێیتەوە یا شتێکی باشێر یا شتێکتە دەنێ بەخشیشێکی باشتە دەنێ تۆ بەخشیشی باتە نە لەوێ شتێکتە دەنێ ئەو شتە ژاریتەوە ئەو شکاری پۆستیشی کرد ئەوە دیار دۆستەکەش دەست خۆش بە کاک حاجیجان خوای گەورە لێمان قوبوڵ کە ئینشاڵڵا ڕەمەزان خوا سەر چاوەکەم بەخێربێن زۆر زۆر بەخیاتتانەکەم دووبارە و سێبار بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی کەچەڵی و لە ناو خزمانی شێخ ئیسماعیلی ماڵەوەیتان لێکی تا بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنامەکەی کردین خواتان لەگەڵ الله أكبر